بەڵێ بەڕێزان وەکوە گەدارین عێراق لە سەروبەندی پێکێنانی حکوومەتی نوێدایە پێکاتەکان هێز و لایەنە سیاسیەکان لە سەروبەندی وەرگرتنی پشکی خۆیانن یاخۆت بەدەستهێنانی پێگی خۆیانن لە حکوومەتی داهاتوودا قسە لەسەرەوەکەین کە کورد دەیەوێت لە حکوومەتی داهاتوی عێراقدا چی بەدەستبێنێ ئایا کورد وەکو خاوەن ماڵ مامەڵە دەکات لە بەغدا یانەوەی کە چاوی لە دەستی هێز و لایەنە سیاسەکانی ترە کە بەشی خۆی پێ بدەن یاخۆت مافەکانی کورد بدەن ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەلامانە مامۆستا سڵاو لێبێ بەخێر هاتی زۆر بەخێر هاتی مامۆستا کورد ئێوێ لە حکوومەتی داهاتوو چی بەدەستبێنێ؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ کەناڵی کورسات ڕاستیەکەی کورد تا ئێستا یەک پاکێجی مشتەرەکی نییە تاوەکو بەو عنوانە باسی بکەین کە بڵێن کورد چیەوێ چکە معلومی هەموو لایەکە کە هێزە کوردیەکان ئەوانەی لە بەغدان لە سەروی هەمویان و پارتی و یەکێتی هیچ جۆرە ئیتفاقێکیان لە بەینا نەبوو بۆ سەرۆکۆمار تاوەکو بۆ پێگەێنانی حکوومەت و بابەتەکانی دیکە تا بۆ شایستەکانی خەڵکی هەرێمی کوردستان بۆیە چاوەڕێ ئەوە ناکرێت کورد یەک پاکێجی موحەدی هەبێ و پێشکەشی بکات چکە ئەوەی هەیە لە بەغدا لە ماوەکانی پێشوە لە 2023 تاوەکو ئێستا زیاتر مەشەدی سیاسی و پێگەێنانی حکوومەتە و دوو هێزە سیاسیە تەسەدیان کردووە یا پشکیان هەبووە ئەگەر بەشداریەکی لاواز یا هامیشی هەبوو بێ بۆ هێزە سیاسیەکانی دیکە ئەوە کراوە ئەگەر نا هێزە سیاسەکانی دیکە هاوپشک نەبوون لەگەڵ با بڵێن هێزە گەورەکان یا ئەو هێزانەی کە پێگەنەری حکوومەتن بۆیە ئەوە سەرەتاکەی بە هەمان شێوە هێزە سونیەکان و هێزە شیعەکانیش تا ئێستا جگە لە هێزەکانی ئیتار تا ئێستا مناقەشە هەیە لەگەڵ موقتەدا سەدر کە بەشداری حکوومەت دەکایانە هەندێک باس لەوەکەن کە بە شێوەیەک لە شێوەکان با بڵێن لە پشپەردەوە یا لە غتائێکی ترا بەنیازن کابینەی سەدر بەشداری بکە کورد کۆمەڵێک گرفتی هەبووە وەکو کورد بەڵام تا ئێستا نەیتوانیوە ئەو گرفتانە یەکلا بکاتەوە گرفتەکان پەیوەندیان بە ئەرزۆ هەبوو پەیوەندیان بە بەشداری دەسەڵات سیاسیەوە بۆ پەیوەندیان بە داهاتوە هەبوو بۆیە ئەو گرفتانە لە مادە دەستوریەکان وەکو مادەی 140 وەکو مادەی 106 وەکو مادەی 105 دەستور کە مادەی 106 دەستور باز لە هەیئەیەکە بۆ تەخسیسی ئیراداتی اتحادی و دابشکردنەوەی تا ئێستا ئەوە ماوە کێشەی لەسەر و تا ئێستا هەرێمی کوردستان نەیتوانیوە ئەو مەلەفە بە یەکجاری چارەسەر بکات چکە ڕاستەوە قانونێکی بۆ دەرچووە بەڵام قانونەکە تا ئێستا تەفعیل نەکراوە مادەی 105 دەستور باز لە بەشداری دەسەڵاتی سیاسیەکە تا ئێستا یەکلان نەبووەوە ئایا کورد بە چ ڕێژەیەک ئەو ڕێژەیە سابتە یاوەکو عورفێکەوە ئەکەوێتە سەر و دانوستانانەی کە ئەکرێ مادەی 140 معلومی هەموو لایەکەکەوە هەر لە 2007ەوە پەک خرا و ئێستاشی لەگەڵا بێ ئەو مادەیە بۆک مادەیەکی پەک خرا وایە لە ناو دەستورا و هیچ کارێکی پێ نەکراوە پێگەی کورد لە بەغدا وەکو کورد ئەو بەهێزی جارانی نەماوە کارکتەرە بە هێزەکان لە بەغدان نەماون بۆیە پێ ناچێت کورد بتوانێت ئامانجەکانی خۆی کە لەو سێ گرفتە ئەساسی کە لەناو دەستورا جێگیر کراوە کێشەی خاک و کێشەی بەشداری دەسەڵاتی سیاسی ملاحەزە بکەیت لە ناو سوپای عێراق لە ساڵ و کەمتری هەیە لە کاتێکا بێ لە ساڵ 12.6 بە هەموو قیاسێکی عێراقی یاخود لە ساڵ 14 بەپێی داتاکانی وەزارەتی پلاندانان یاخود لە ساڵ 7 بەپێی ئەو ڕێکەوتنەی کە لە ساڵ 2005 ڕێکەوتن لەسەری هیچ مؤسسەیەکی اتحادی بە ئەندازەی هەرێمی کوردستان یا بە ئەندازەی پێگەی خەڵکی کوردستان بەشداریان نییە لە دەسەڵاتی سیاسی لە حکوومەتی اتحادیە بە هەمان شێوە مەسئلەی داهات ڕاستە ئەوە گرفتێکی ئەساسیە لە نێوان حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر مەسئلەی نەوت و داهاتە اتحادیەکان تا ئێستا نەتوانراوە حکوومەتی اتحادی بە حکمی ئەوەی نظامی سیاسی فیدراڵیە نظامی ئیداریمان جۆرێک لە جۆرەکان فیدراڵیە بەڵام نظامی مالیمان تا ئێستا بە مەرکەزی ماوەتەوە ئەو مەرکەزیەتە ژوای لێ کردووە کە ئەو گرفتانە هەبێت کە ئێستا باشە کاک ئەحمەد کەواتە و ڕێگاو میکانیزمانی کە دەبێت کورد بیگرێتە بەر بۆەوەی کە ئەو پشکەی کە هەیەی و مافە دەستوریانەی کە هەیەی لە بەغداد وەری بگرێت چییە بیکات؟ ینی ئەوە دووبارە کەمەوە ئایا جارێک کورد خۆی بۆ خۆی نێوماڵی خۆی ئەتوانێت ڕێک بخە بەدڵنیاییوە نا لە ئێستادا ناتوانێت نێوماڵی خۆی ڕێک بخات چونکە
لە بیدایەتی انتخاباتەکە کورد دابەش بوو بەسەر دوو بەرەی ئیطار و تەیاردا بۆیە ناتوانێت وەرەقەیەکی مشتەرەک بەڵام ئەکرێت تەفاعولێکی ئیجابی بکات لەگەڵ ئەو هێزانەی کە هەن و پەیوەندی لەگەڵیان هەیە با بڵین هەر هێزێکی سیاسی هەرێمی کوردستان ئەتوانێت لەگەڵ کۆمەڵێکی هێز و لایەن کە هاوشێوەی خۆن یان نزیک لە خۆیەوە بتوانێت ماوەفەکانی خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی دابین بکە بەڵام ئەوەشمان لەبیر نەچێت کە کورد نابێ ئەو عقلەتەی جاران و ئەو ئالێت و ئەو میکانیزمی کە جاران پێکی هێنا تەنها مەبەستیەوە بوو هەرێمی کوردستان بێ نا ئەو بابەتە لەوە چێ تێپەڕی بێ بۆیە ئێستا زیاتر بابەتێکی نیشتیمانی کە هەمووان لە نیشتیمانێکا ژین هەمووان وەکو یەک ئێستحقاقیان ینی پێ بێ عێراقی بین ئەبێ پێم وایە بیر لەوە بکەنەوە کە ئێمە وەکو عێراقیەکان هاوپشکین لەو خاکە و حقوقمان هەیە لە هەمان کاتە ئیلتیزاممان هەیە ئەم ڕێڕەوە لەوە چێ ڕێڕەوێکی گونجاوتر بێ بە بڕوای من لە ڕێڕەوەکانی ترکەوە جۆرێک لە پارچە پارچە بوون کورد ئەتوانێت ئەوە بکات یان بیەوێت ئەوە کورد ئەبێ ئەوە بکات چکە ئەوە نەکە هەر لە هامیشە ئەمێنێتەوە وەکو میوانێک مامەڵی لەگەڵاکرێت چونکە زۆر جار ئەوە لە ناو کۆبنەوەکانە مەسەن ئێمەدان پەرلەمانەکانی هەرێمی کوردستان زیاتر لە مەسلەی پشکی هەرێمان لە کاتی موازنە مناقەشەمان کرد لە کاتێکا کە تۆ ئەندامێکی پەرلەمانی اتحادیت مەفروض وایە چۆن خەمی سلێمانی تا ئاوا خەمی زاخۆ بخۆی ئاوا خەمی بەسرە و پارێزگاکانی دیکەی وەسەد بخۆی و جنوب بخۆی چکە پێگەی ئەندام پەرلەمانی فیدراڵی جیاوازە لە پێگەی ئەندام پەرلەمانی کوردستان بۆیە ڕاستە هەمی ئەساسی دەوەیەکەوە خەڵکی ناوچەکەت بەهرەمەند من یا استحقاق و شایستانەی کە هەیە بتوانی دابین بکەیت لە هەمان کاتە ئەبێ چاو لە خەڵکی دیکەشەوە بێت چکە ناکرێت مەسلەیەکی کوردی هەیە ئەڵێ بەشی خۆم بۆ خۆم ئەوەی تۆژە خۆم کورد نابێ بەم معیارە مامەڵە بکە ئەبێ بە معیارێکی نیشتیمانیانە کە ئێمە هەمومان لە چوارچێوەی دەوڵەتێکی فیدراڵیین ئەو دەوڵەتە فیدراڵیە چۆن حقوقمان تیا هەیە ئاوا التیزاماتیشمان تیا باشە مامۆسامی کە تۆیڵی ئایا پەرلەمانتارێکی بەسرە وا بیرەکاتەوە مەسەلەن کاتێک مافی خەڵکی کوردستانە خورێ لە بوارە لە بوارەکانە پەرلەمانتارەکانی تر بەدەر لەوانی هەرێمی کوردستان هاوپشتن لەگەڵتان هاودەستن لەگەڵتان ئیمزایەکەن بۆ مافەکانی کورد ینی ئەوەی من تێبینیم کردووە کە لە کاتێکە یەکێک لەو بابەتانەی کە مەسلەی موچە بوو زۆر داکۆکیمان کرد لەسەرەوەی کەوا لە خولی پێشوو 2021 ئێمە هەوڵی ئەوەمانەدا کە موچەی پارێزگای سلێمانی ڕاستەخۆ لە دەوڵەتی فیدراڵیەوە سەرفکرێ ئێمە خۆمان بۆ خۆمان لە ناو لیژنەی مالیە تەنها 4 کەس بین بەڵام کە خرایە دەنگدان 10 دەنگمان هێنابوو لە ئەسڵی 19 دەنگ کەواتە 6 پەرلەمانی لایەنەکانی دیکە بە سونە و شیعۆ هاوخەم بوون لەسەرەوەی کەوا خەڵکی هەرێمی کوردستان بەتابەتی پارێزگای سلێمانی مەسەلەی موچەی هەیە بۆیە چارەسەری بکەن بۆیان ئەو باسی کرد وەکو نمونەیەک بەڵام وەکو نمونەیە خاڵێکی دیکە نەتیجەکەی ئەوە بوو کە نانهێژەر برادرانی هەرێمی کوردستان خۆیان نانهێشت ئەکرێ پرسیار لە ئەندا پەرلەمانەکانی دیکە بکرێت چکە کۆمەڵێک بابەتی دیکە مەسەلەن لە هەموو جارێک کە لە موازنە هەرێمی کوردستان پشکی با بڵێن تەسلیمکردنی داهاتی نەبووە لە هەموو موازنەکان ئەوەی من بەشداریم کردوێت لە 2015 بۆ 2021 حسەیەک دانراوە بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆ دهۆک بۆ سلێمانی بۆ هەولێر بۆ پارێزگای هەڵەبجە و گەرمیان و ئەوانە لە کاتێکە هەرێمی کوردستان هیچ شایستێدارایەکی اتحادی تەسلیم نەکردووە ئەمەش لە ناو لیژنەی مالیە و بگرە مەسەنەیەکێک لە جارەکان خودی حەلبوسی خۆی وتی پارەت تەرخان کردووە بۆ هەڵەبجە وتم وەڵا برادران ئەبێ ئەو بڕیارە بدەن تی بەڵێ هەموو ئەندامانی لیژنەی مالی بە سونە و شیعە و ئەوانەوە بڕیاریاندا لەسەرەوەی ساڵی پار 100 ملیار لە 2020 کاڵبەتە 100 ملیار دیناریان تەرخان کرد بۆ ئەو چوار پارێزگایە بەبێ ئەوەی کورد هیچ شایستەیەکی دارایی بنێرە بۆ حکوومەتی اتحادی کەواتە ئەکرێ مقدمەیەک هەبێ تاوەکو بەرامبەرەکان من خۆم ئەگەر تەرحێکم هەبوو خۆم التیزامم پێوە کرد من خۆم ئەگەر مشوری بەسرەم خوارد ئەگەر مشوری ڕوومادیم خوارد ئەوە بەرامبەرەکەم ئیلزامەکەم کە ئەویش مشوری سلێمانی و هەولێر و هەڵەبجە ئەوانە بخۆ کاک ئەحمەد کەواتە پێ دوای ئێمە خۆمان هەندێک جار کورد بەشێکە لە کێشەکان بە دڵنیاییوە کورد تا ئێستا لە 2023 کە چووەتە بەغدا مەسیجێکی وازحی نییە ئایا ئەو بەتەمای ئەوەیە لە عێراقدا وەکو هاوبەشێک بمێنێتەوە یاخود ناو بەناو ڕفراندۆمێکە و ئەوەیشی کە کردوێتی تێکێدا یاخود خۆی بە میوان زانیوە چونکە کە سەیری تەرحی هێزە سیاسیە کوردیەکانەکەی
تەرحێکە کە ئەو بەتەمانیە لەگەڵ عێراق بمێنێتەوە ئەمە ژوای لێ کردووە هێزە سیاسیەکانی بەرامبەر بە گومانەوە سەیری تەرحەکانی خەڵکی هەرێمی کوردستان یا سیاسیەکانی هەرێمی کوردستان دەکەن بۆیە بەڵێ بەشێکین لە کێشەکە باشە کەواتە ئەتوانی ئەکرێت کورد چی بکە بۆی کە خۆی بە میوان نەزانێت یا خۆ ببێ بە بەشێک لە عێراق لەبەرەوەی دەبینین لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک بڕیار لە دادگای فیدرالی شۆ دەرکرا ئەمەش دووبارە ململانەیەکی گەورەی دروست کرد لە بینی کورد و لە بینی عێراق بۆ پێی هەندێکی ئێمە دەزانین کە زۆربەی زۆریە و بڕیارانی کە دەرکران لە دژی هەرێمی کوردستان بوون. خەڵکی عێراق هەمووی دەنگی لەسەر داوە ئەو دەستورە ئێمە لە ئەساسەوە کاتی خۆی کە حرەکەی کوردی کۆمەڵێک داخوازی هەبوو ئەو داخوازیانە خۆی لە سێ با بڵێن کێشابین تۆ کێشەی خاکە کێشەی بەشداری دەسەڵاتی سیاسی لەگەڵ کێشەی دارایی ئەمانەی لە ناو دەسوورا جێگیر کردو لە مادەی 105 جگەل لەوەی کۆمەڵێک مادە لە ناو دەستوری عراقیە هەیە بڕوان ناکەم لە هیچ دەوڵەتێکی فیدراڵیا هەبێ بۆ نمونە مادەی 120 دەستور فەقەرەی دووەمی باز لەوەکە هەموو قانونێکی ئیتیحادی هەرێمی کوردستان بۆی هەیەتانەی لێبدا و ئینفازی نەکات لێرە بۆیە خۆی بۆ خۆی ڕێگەی ئەوەی پێدراوە کە قانونی خۆی تەشریعی خۆی تەنفیزی خۆی قەزای خۆی هەموو شتەکانی خۆی بێ بەڵام کاتێک کە دەینە سەر ئەوەی کۆمەڵێک مەوادی دەستوری هەیە بۆ نمونە مادەی سەودەی دەستور کە سەلاحیاتی حەسری بۆ حکوومەتی ئیتیحادی دانەوە لە مادەی دووەمە باز لە قڕوز دەکە هەرێمی کوردستان قەرزی کردووە بەبێ گەڕانەوە بۆ حکوومەتی ئیتیحادی مەسەن لە قانونی ئیدارەی مالیە باز لەوەیەکە داهاتە ئیتیحادیەکان هەمووی ئەچنە ناو خەزێنەیەک لەو خەزێنەوە دووبارە دابەشەکرێتەوە کورد ئەمەی نەکردووە بە درێژایی 2003 با بڵێن بەدواوە لە 2005 کە دەستور سابت بووە کورد ئەو داهاتە ئیتیحادی کە هەیە ڕۆژێک لە ڕۆژان ئامادە نەبووە تەسلیمی بکات تاوەکو داوای ئەوە بکە ئەوەشمان لەبیر نەچێت تا 2021 108 میلیارد دلار 108 میلیارد دلار لە حکوومەتی ئیتیحادی و هاتووەتە هەرێمی کوردستانەوە جگەل لەوەی لە 2005ەوە هەتاوەکو 2021 108 میلیارد دلار لە حکوومەتی ئیتیحادی و بەبێ ئەوەی کورد هیچ کام لە داهاتە ئیتیحادیەکان جگەل لەوەی داهاتی ناوخۆیی ناوخۆ بووە ئەوە وەکو هەر پارێزگایەکی دیکە بەڵام هیچ داهاتێکی ئیتیحادی ڕادستی حکوومەتی عێراقی نەکردووە لە 2005 تا 2021 لە فترەی 2015 بۆ ماوەی 5 مانگی یەکەم 8 ملیۆن بەرمیل نەوت واتە ڕۆژانە 150,000 بەرمیل مانگی دووەم گەیشتە 214 مانگی سێم 286 بوو ئابە شێوەیە ئەگینا تەنها ئەو 5 مانگە حکوومەتی هەرێم نەوتی ڕادستی حکوومەتی ئیتیحادی کردووە ئەگینا بە درێژای مێژووی 2005 تاوەکو 2021 حکوومەتی هەرێم هیچ داهاتێکی ئیتیحادی ڕادەست نەکردووە لە هەمان کاتە حکوومەتی ئیتیحادی 108 میلیارد دلاری ناردۆتە هەرێمی بەڵام بۆ موچە بووە من ناڵێن هەمووی وەکو خۆی دیارە بەڵام موچەی لێدراوە من نەموتووە بۆچی بووە من نەڵێم هاتووە بەبێ ئەوەی تۆ هیچ شایستەی تەسلیم بکەیت حقوق و التزامات لە هەموو دنیا ئەوەیە کە تۆ کاتێک داوای حقوقەکە بێ التزاماتیش دەستور قانونی ئیدارەی مالی کە دەستوری مالی عێراقە ئەڵێ هەموو داهاتە ئیتیحادیەکان لە خەزێنەیەکە کۆکرێن و دوای داوەشکرێت تۆ کاتێک التزام ناکەی بەم فەقەرەیەوە دەی خۆت نەوتەکەی خۆ دەفرۆشی خۆت بۆ خۆت داهاتی خاڵە گومریەکان و ئەوان هەموو مەتارات و ئەوانە بۆ خۆت سەرفەکەی داواش دوایی لە حکوومەتی ئیتیحادیەکەی ئەمە کەیل بمکیالینە وەگەڵێ بە دوو پێوانەی جیاوازە ئەوەی بۆ خۆم ئەوەی تۆ مامۆسایانێستا تۆ لەگەڵ ئەوەیە بۆ نمونە لە حکوومەتی نوێیە هەرێمی کوردستان نەوتەکەی خۆی با بە بەغدا و لە ڕێگەی سۆمەوە بفرۆشێ و ئەوان پشکێکمان بۆ بنێرن وەکوی دیاری کرابوو یان ساحە بۆ دوای سادۆنزێنن ئیدعای ئەوە ناکەم کە نەوتەکەی مەبەستم لەگەڵ ئەوەی تۆ ئەڵێم قانون ئەبێ جێبەجێ بکرێ نەوت ئایا داهاتێکی ئیتیحادیەیانە ئایا ئەندامانی حکوومەتی هەرێم یا با بڵێن هێزە سیاسیەکان ئقرارەکەن بەوەی ئەوە داهاتێکی ئیتیحادیانە مادەمەگەر ئقرارەکەن داهاتێکی ئیتیحادیە مەفروض وایە ئەم داهاتە ئیتیحادیە لە قانونێک ئەندامانی کورد هاوڕێی بەڕێز هەموو ئەو موازنانەی کە هاتووەنەتە ناو لە حکوومەت تشکیل کرا وەزیرە کوردەکان واژویان لەسەر کردو ئەندا پەرلەمانە کوردەکان تەسویتیان لەسەر کردووە جا تۆ کە تەسویت لەسەر قەزیەکەیت و خۆت پابند نابی پێوە ئەمە چ مەفهومێک بۆ مشارەکەی سیاسی ئەهێڵی تۆ مشارەکەی سیاسی کاتێک صحیحە مشارەکەی سیاسی کاتێک سایە تۆ چۆن داوای حقوق خۆتەکەی ئاوا داوای التزاماتی خۆش جێبەجێ بکەیت بۆیە قانون دیاری کردووە نەوتی حکوومەتی ئیتیحادی لە ڕێگەی شەریکەیەکە و فرۆشی حەسریان کە ناوی کۆمپانیای سۆمۆیە جگەل لەوەی
هەرێمی کوردستان 11 دلار 9 تا 11 دلار نەوت کەمترە فرۆشێ لە عێراق بەهۆی ئەو قەزەیە کە هەیە ڕاستە فترەیەک لە فترەکان کێشە و گرفت و ئەوانە هەبوو بەڵام ئەم عقودانەی کە هەرێمی کوردستان کردوێتی لە ئەساس و لە مخالفەی دەستوری هەیە چونکە مادەی 111 دەستور زۆر بە واضحیەڵێ نەوت و غاز مولکی گەلانی عێراقن بۆیە ناکرێت تەنەزول لە هیچ پشکێکی بکرێت لە عقودی خدمە تەنازل ناکرێت بۆیە عێراق عقودی خدمەکە بەڵام لە هەرێمی کوردستان عقودی مشارەکەی ئینتاجەکرێت لەبەرەوەی تەنازل لە جزێک ئێستا لە هەرێمی کوردستانە لەو 57 کێڵگەن لەو 57 عقدەی کە کراوە هەرێمی کوردستان تەنازلی لە بەشێک لە عقدەکانی کردووە لە کێڵگەنەوتەکانی کردو بۆ شەریکەی ئەجنەبی ئەمەش مخالفاتی دەستوریە هەرێمی کوردستان ئەگەر قەناعەتی بە دەستوری عێراق هەیە ئەبێت جێبەجێ بکە ئەگەر قەناعەتیشی پێی نییە زوو بڕیار بدا و بڵێ وەکو هەرێمێک مافیەوەی نییە مخالفەی دەستور بکە نەنا مافی ئەوەی نییە کە نەوتی خۆی لە ناو دەستورانە خێر باشای بە پێی چی یاسایەکەیکە یاسایەکی با بڵێن تەشریع کردووە لە پەرلەمانی کوردستانە مخالف نییە خۆ بە یاساکانی محکەمەی اتحادیە لەو قانونە مخالفە و آخر بڕیاری محکەمەی اتحادیەوەیە کە لەو قانونە بۆ سەرنجی جەنابەت ئەندامانی محکەمەی اتحادی بە پشتی هەرێمی کوردستان لە ناو محکەمەی اتحادیە هەن و سێ قازیمانە و هەرسێکیان لەوێ بوون باشە بڕیارەکە دراوە مامۆستا تۆزەوە باسی عێراقرێ زۆر پابندە بە یاسا بە دەستور بە بڕیارەکان بەڵام هەفتەی ئایندە بوو ڕەنگە بڵین گەورەترین دزی مێژوو لە ئەو عێراق ئەنجامدرا کە 2 ملیار و نیو دۆلاری تیابرا ئەمە پرسیاری ئەوە بکەم بۆی قسە لەسەر حکومەتی ئایندە بکەین بەرەو پێگەێنانی حکومەتی نوێن کورد ئەم جارە هەز ناکەی جیاوازترە لە 4 ساڵی ڕابردوو ئەم جارە کورد ڕەنگە ئەگەر خەونی سربەخۆیی شێبێ بەڵام باسی نەکە زۆر بە قووەتێکی زیاترەوە بێزێکی زیاترەوە ئەچێتە بەغدا و ئەوێ لە بەغدا پێگەی خۆی قایم بکە ئەم جارە لەم خولەیە ڕەنگە جیاوازیەکی تریشە بێ سەر کۆمارێکمان هەیە کە ڕەنگە ینی هەردوو هێزە سەرەکیەکە یەکێتی و پارتی ئەوە هیچ وەکو کاندیدی یەکێتی بەڵام پارتیش ئەم جارە کۆک بێ لەسەری ینی کۆک بێ لەسەری وەکو سەر کۆمارێک مامەڵەی لەگەڵا بکە و تا ڕادێک کۆدەنگێکی لەسرە بێ وەکو کوردێک لە بەغدا حەز ناکەی ئێمە جیاوازیەکی ئەبێت لەو خولەی ڕابردوو قضية هي اللي ناو الشيعة زول إسارة كري الله ليس من حب علي لكن من بغض عمر جاري أو بشجيري بارتي بو برئيس دكتور لطيف رشيد لا خوشويسي دكتور لطيف رشيد هو نبوه لا منافسة دكتور برهم وبوه ك خطي سوريان لسه أما سياسة تو بشتيواني كسيكي ترناكي يكم دوهم كانديدي هاو باش نبوه بدلني أيوه چونکە ئەگەر کاندیدی هاوبەش وایە بە دوو کاندیدی جیاواز نایە چون هەر لە ناو یەکێتی یا دوو کاندیدی پۆستی سەر کۆمار هەبێ خاڵی سێ من قەناعەتی خۆمە کە پارتی حەز ناکات ئەو بابەتی سەر کۆمارە و زۆریش هەوڵیدا کە بۆ یەکێتی نەبێ بۆ پارتی بێ بۆیە ئەمە نە کاندیدی هاوبەشە و نە پشتگیری هاوبەشیشی ئەکەن بەڵام واقعێک بوو هاتە پێشۆ بەو نەتیجەی لێکەوتەوە کە لێکەوتەوە ئەوە جوابی پرسیارەکە سەبارەت بەو دزیەی کە باسیەکەی دزی سەدە عێراق یەکێکە لە وڵاتانەی کە لە کۆتایی قایمەکەەوە دێت لە ڕووی فەسادەوە کە گەورەترین وڵاتی فەسادە و گەورەترین دزی و ڕاوڕوت و ئەوانەی تیاکرێ لە بەرزترین دەسەڵاتی حکوومەتی اتحادی هەتا وەکو ئاخر با بڵێن دائیرەکە لە حکوومەتی عێراقیە بەزەمە ئەوە ناگەێنێ کە لە عێراقا چوارچێوەیەک نییە بۆ دەستور چوارچێوەیەک نییە بۆ یاسا سەیری انتخاباتەکانی حکوومەتی اتحادی بکە انتخابات دوا کەوتووە لە کاتی خۆیدا لە فترەی 2005 تا ئێستا انتخاباتی مەجلیسی نواب ئێمە لە هەرێمی کوردستان چەند انتخاباتمان لە پەرلەمانەکەی خۆمان کە لە 92 انتخابات کراوە دوای لە ساڵی چەند انتخابات کرایەوە خۆی دوای ئەوە ئێستا پەرلەمانەکەی ئێستەمان ئایا لە تەوقیتی خۆیان انتخابات کراوە من ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بووم بۆ ماوەی 9 ساڵ بۆ ماوەی 9 ساڵ یاسامان نەبووە ئوستازی بەڕێز بۆیە کاتێک کە قیاسەکەین بەڵێ لە عێراق گەندەڵی هەیە بەڵێ لە عێراق پێشێلکاری یاسایی هەیە بەڵێ لە عێراق پێشێلکاری مافی مرۆڤ هەیە بەڵێ لە عێراق ئیرهاب هەیە و پێکهاتەکان زوڵمیان لە یەکتر کردووە ئەمانە هەموو هەیە بەڵام چوارچێوەیەکی دەستوریشە بووە جۆرێک لە سەروەری یاسا هەبووە ئەمانە خۆیان بۆ خۆیان جیاوازیەک دروستەکەن لە نێوان هەرێم و
حکوومەتی اتحاد کاک ئەحمەد ئەگەر من و دو پرسیارەمە لە جنابکەم بابەتێکی دیکەیە کە زۆر گرنگە ئێمە گرنگی پێبین و لە ئەنجومەنی نوێنەرانیش گرنگی پێ بدەین مادی 140 کارکردن لەسەر و مادێ دەبێت چۆن بێ بۆ پێی لە خولەکانی پێشووتردا من ناڵم نیان کردووە بەڵام ڕەنگە فرێ ئەوە نەکەوت بێتن هەنێ بابەتی تر هەیە تەرحیکەن و بتوانن بە تەواوەتی کار لەسەر یاسای بکرێ پێ دوایە دەبێت لەم خولەی ئایندەی حکوومەت کابینەی نوێ حکوومەتی عێراقا پێویستە چۆن کار لەسەر و بابەتە بکرێت ئەمە بابەتێکی مادەیەکی دەستوریە مادەکانی دەستور هیچ کەس ناتوانێت نە ئیلغایان کە نە تەهمیشیان کە بۆیە خەڵکی هەرێمی کوردستان یا با بڵین پەرلەمانتارەکان جارە سەرەتا لە چۆ ئەو بابەتە دەست بێشە بە درێژایی ساڵانی 2015 تا 2021 کە من لەوێ بووم لە موازنە لەگەڵ ئەوەی بۆ دوو جار وەزیرەکە کورد بووە هیچ تەخسیساتێکی ئەوتۆیان دانەناوە بۆ تەنفیزی مادەی 140 بۆیە یەکەم حاڵەت کە ئەکرێ پێویستە مەسئلەی مادەی 140 دووبارە بە بەڕێتمێکی تازەوە بهێنرێتەوە سەر ساحەکە لە کاتێکا من ئەوە بە دوورەزان لە کاتێک بۆ چونکە کورد لە پێگەیەکی بەهێزان نەیتوانیوە ئەوە بکە ئێستا پێگەی کورد لە بەغدا ئەو پێگە بەهێزەی جاران نییە ئەو شخصیاتانەی کە لە بەغدا هەبوون لە فترەی پێشوە لە ئێستادا ئەو شخصیاتانە نییە مەسەن لە کاتی خۆیان فەخامەتی مامجەلالی لێ بووە لە ئێستادا ئێوە قەناعەتان وایە بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید ئەوەی مامجەلالی پێ بکرێت ئەزای مامۆستا تۆ قسە لەسەر ئەوە ناکی ئەکرێت یان ناکرێ ئەبێ ببینین و هەوڵ هەیە و هەوڵەکان لە 2015 تا 2021 هەوڵێکی ئەوتۆم نەدیوە من لە هێزە سیاسەکان شد ئێمە باز لە 2022 پێم وان نییە ئەو هەوڵانە جدیتر بن لەوەی پێشوو ئەڵێم بۆ لە ئێستا وا بیر بکەینەوە کە وا دەرناسی سیاست لەسەر معتەیاتەکرێ ئەزیزم معتەیاتی ئێستا ئەو واقعی کە هەیە کە خوێندنەوەی بۆ ئەوکەی زۆر جیاوازە لەو واقعی پێشوو ئەو کاراکتەرانەی کە ئێستا هەن زۆر جیاوازن لەو کاراکتەرانەی پێشوو ئەو تموحەی کە ئێستا هەیە و ئەو خلافەی کە ئێستا هەیە نەبووە لەوە پێش بۆیە سیاست لەسەر ئەو عێراقی کاڵی بەدەست بەڵام ڕەنگە تەجروبەیەکیان وەرگرت بێ بۆ نمونە تەجروبەیەکی ئەو تەجروبە خراپێک کە پێشوو هەیان بووە ڕەنگە لەمە دو هەوڵ بن چاکی بکەن لەبەرێتی پارتی لەسەر سەر و کۆماری ڕێک نەکەوتون لەسەر وەزیرێک ڕێک نەکەوتن ملاحەزەی ئەوە بکە لە ئێستا بەحساب حسەی کورد 4 وەزیر ئایا داکۆکیان کردووە لەسەرەوەی چەند وەزیرمان هەبێ جارە شەڕیانە لەسەرەوەی چەند وەزیر بۆ یەکێتی بۆ چەند وەزیر بۆ پارتی بێ تۆ سەیری ئەو پۆستانە بکە لە حکوومەتی اتحادیە 124 پۆستمان هەیە لە خلافی یەکێتی و پارتیا لە دەستمان داون ڕێزەرکانی جێژی کورد بووە نایبی مخابراتی عامی کورد بووە نایبی محافظی بانکی مرکزی قرار بۆی کورد هیچ کان لەو پۆستانە لە خلافی ئەمانە پڕ نەکراوەتەوە ئەگەر قسەکان کۆ بکەینەوە مامۆستا لە حکوومەتی ئایندەیە کورد جاگەرەمە زۆر بە کورتی بێ وەڵامەکە لەبەری کاتمان پێش پەڕیوە حکوومەتی ئایندە کورتیا بەهێزە بێ بڕوانەکە هیوامانوایە کە بەهێز بێ سپاس مامۆستا زۆر زۆر سپاس کە ئەحمەد حاجی ڕەشید ئەندایم پێشوێن جوێی نوێنەرانی عێراق مادوومان کردی بار بەخێر هاتی